کا خاڵی تۆ زۆر بە خێر بی بەڵام بەر لۆی بێمە لای تۆ ئێستا سەرنجتان بۆ قسەی گەنجێک ڕاکێشم با بزانین چیەڵێ لە ناو ڤیتیەکە کەمێکی دیکە هاوکارم بەختیار قادر کردوێتی باسی چییە؟ باسی بێکاریە لە ناو گەنجان چووە بۆ ڕانیە لەوێ هەمووی داد و بێدادێتی پیاوێکی ئاواختیار زۆر بە تەمەنیش نییە باس لەوا کەڵە ساڵان لەم پارکە پڕ بوو لە خەڵک دانیشتن ێستا کەسی لێ نییە خۆی خەڵکی کە لێ زۆر دانیشتۆ دیارە بێکار بوون مەس ئێستا خەڵکی لێ نیە بۆ لێنێ لەبەری کۆچیان کردەوە شارەکان بەجێشت و یعنی 11600 کەس پارک کۆچیان کردووە بەس لە ڕانی ئەم ساڵ تا ئێستا 500 کەسی دیکە کۆچیان کردووە ئەوانەی کە زۆر ناڕازین ئەوانن کە خوێنیشان تەواو کردووەڵێن ئیشمان دەست ناکەین با ڤیدیۆکە ببینین دواترە گەڕێینەوە لێندە گۆشەوە منگلی لە بەرپرسانی شارەکەی خۆم دەکەم نەک لە گفتوگۆمان لەگەڵام گەنجانە باسکردنە لە بێکاری هەر بۆ خۆی فەرمانگەکانی ئێرە سەدانەوەتی هەر بێکاری شارەوەتیدا دانیشتووی ڕانیەن و هەمویان زان کۆیان تەواو کردووە شارێکە زۆرترین ڕێژەی بێکاری تێدا دەڵێن بە دوای کاردا گەڕاون بەڵام دەستیان نەکەوتووە تۆ دەچی هەر هەلیکارێک زۆرترین کانی دیێ ئێستا بێکار و کاسبی ماونەتەوە لە پسپۆرەکەی خۆم نەک لە شارەکەی خۆم باوەڕ ناکەم هەموو وەرێمی کوردستانیش ئیشم دەستکەوێت هەندەسە تۆپ بەشی کۆمپیوتەر باقی بەشەکان تر شتێکن وەڵا تەنها بۆ جوانکاری دانراون یعنی تەلەبە خافڵاندنە هیچ لە وڵاتان وانێت تەبان جوگرافیا تاواکە یعنی دوات سوود لە شەهادەکەی خۆی وەرەگرێ ئەو شارە تەنها پشتی بەستۆیان ماش خۆت حکومیان دوکانە ئەی لایەنە گەشتیارێکەمان ئەی کشت و کاڵ ئەی کوشت و کاڵ ئەی وەبەرهێنان باشە باسی ئەو ماکەکتمان لە پێشدا تووتنمان هەبوو کوا تووتنەکە چی لێ هات ئێستا تووتنەکەمان بۆتە داوایەکی حکومی یەکەمیان بۆ خەمساردی کاربەدەستەکانی ڕانیە دەگەڕێتەوە دووەمینیشان بۆ حکوومەت دەگەڕێتەوە سێمینیشان بۆ خۆمان دەگەڕێتەوە یەکەم شت کە کاربەدەستەکانمان بێن خەمساردی لێ نەکەن و خەمگەرم بن لە دروستکردنی پرۆژە لەوە بەرهێنان لە پرۆژەی گەشت و گوزاری بێت یاخود لە پرۆژەی کشت و کاڵی بێت سەری ڕۆژیان لە ناو کار دەستپی کردووە عوسمان محەممەد مامۆستایە و موسا ڕانیەیش ئاسنگەرە لە تەمەنی لاوێتیدا وەک گەنجانی ئێستا بە دوای دۆزینەوەی کاردا گرفتار نەبوونە زروفێک وا دروست بووە خەڵک ڕاستی چۆڵ دەکە وڵاتەکەمان هەموو چۆڵ بوو کەس نەماوە هەنی تۆ لەو حەدیقەی ساڵان بەدەیا کە زادەنیشت ئێستا کەسی لێ نییە هەموو ڕۆیشتووە ڕاستی ئەمەش کارە ساتە یعنی گەنج سەرڕمبی هەموو شۆشتێکە گەنج نەماوە بەڕاستی ئەگە خەڵک بەیش نەبێ هیچ مەزبور نییە پسێ خۆ لە بەحری زێ بە ماسی بی خۆیان مەتیان بۆ بێتەوە ماڵە با و بابیری هەر مانگی سێ چوار نەفەر دێ دەڵە وەستا شاگردنە دۆم کاکە وەڵای بەشی خۆم پەیدا ناکەم شاگردم بۆ سێ ئیش نییە ئێستا ئەو ئیشی ئەمە دەمان کرد وەکو بڵێن دەرگا و مەحەزەرە و کەپر و ئەوانە ئێستا ئەوە نەما هەم بۆ تەدەڕابێت کارەبایی و دەرگای مەتخێلی تورکی و سینی و ئەوانە یعنی پشتی کاسبەکەی ماشکاندووە بەپێی ئاماری بەرنامەی تواناسازی گەنجان لە دامەزراوەی ڕاڵ ژمارەی دانیشتوانی ڕاپەڕین زیاتر لە 450,000 کەسە 160 گەنجن و لە 140 بێکارن 19,000 کەس لەوانە دەرچووی زانکۆ و پەیمانگاکان و کاریان دەست نەکەوتووە لە هەرێمی کوردستان بێکاری ئاستی ستانداردی جیانی تێپەڕاندووە زۆرنە و شار و شارۆچکانەی باشووری کوردستان خەڵکەکەی کێشەی بێکاریان هەیە و بە هۆشیەوە وای کردووە گەنج بیر لە کۆچکردن بکاتەوە بەپێی ئاماری کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا ساڵی ڕابردوو لە ئیدارەی ڕاپەڕین 11,700 گەنج کۆچیان بۆ ئەوروپا کردووە ئەم ساڵیش نزیکەی 500 کەس زێدەکەیان جێهێشتووە بەختیار قادر ڕوودا و ڕانیە هەربژیت بەختیار ڤیتێکی زۆر جوان بوو ئەمان لێکە بتوانین پرسیاری زۆرمان هەبێت لە میوانەکەمان کاک خالیت زۆر بەخێر بی ئەمەوێت باسی ئەوم بۆ بکەی بۆچی
ڕێژەی وەژمارەی کۆچکردنی گەنجان لە سنووری ڕانیە هەستەکەم زۆر بێ هەستەکەی من دروست بێ بەڵێبیانیتان باش و زۆر سپاس لە دەستپێکدا من لە دامەزراوەی ڕایڵم بۆ ئاڵوگۆڕی کللتوری و گەشەپێدانی مرۆیی کە لە بەشێکدا کار لەسەر بەرنامەی تواناسازی گەنجان دەکەین بۆ پشتڕاستکردنەوەی قسەکەی جەنابت و راپۆرتەکەتان یەکێک لە کێشە و دیاردە هەرە زەقەکانی ئێستای دەڤەری ڕاپەڕین گەنجانن و لە ناویشتیاندا قەیرانی بێکاری و کۆچە کە بڕێژەیەکی مەترسیدار پەرەی سندووە هەڵبەدەمەش بەشێکی زۆری دەگەڕێتەوە یا گرێدراوی بێکاری و نەبوونی شوێنێکە بۆی گەنجانی ئێرە بتوانن گەشە بە تواناکانی خۆیان بدەن ئێمە لێمان تێک نەچێت لە هەر شوێنێک گەنج پشگیری نەکرا هان نەندرا شوێنێک نەبوو بۆی بتوانێت پراکتیکی توانا و خەون و خولیاکانی خۆی تێدا بکات بازارێکی سس بوو پشگیری بۆ پرۆژەی بچووک نەبوو مەسەلەن ڕانیە دەڤەری ڕاپەڕین وەکو نمونەیەک وەرگرین بە ناسروشتی گەشەیەکی زۆری کردووە یعنی پێشتر ئەم شارە شارێکی بچووک بوو لە نێوان پێش ڕاپەڕین و ئێستا بەگشتی دەڤەری ڕاپەڕین لە 150 بۆ 160 گەشەی کردووە و هەم لە ڕووی جوگرافیەوە هەم لە ڕووی ڕێژەی دانیشتوانەوە مەبەستم بڵاوبوونەوەیەکی یعنی گرێدراو نییە بە هێڵی ئاسۆی و ستونی بەتای ئەوەی شارەکە گەشەی کردووە بەڵام بازارەکەی بچووکە بەڵام تا ئێستا لە دەڤەرێکی وەکو ئێرە مەسەلەن کەمترین شوێن هەیە لە کەرتی تایبەت لە کۆمپانیاکان لەم پرۆژانەی گەنج دەتوانێت مەسەلەن تێیدا کار بدۆزێتەوە یعنی ئەم دەڤەرە گەورەیە کە ئێستا نزیک بە 450,000 بۆ 5 ملیۆن کەسی تێدایە پێت سیر نەبێ بە تاکوتەرا مەسەلەن شوێنی تەنها بچووک هەیە کە ئەویش بە ڕێژەیەکی زۆر مەحدود گەنجی پسپۆر یا خەڵک دەتوانێت وەکو دەرفەتێکی کارتێدا ڕابگەێنێت من نمونەیەک بۆ بەرنمەکەی جەنابت ئاماژە پێ بدەم ساڵی ڕابردوو لە پۆستێکدا کە موچەکەی ئێجگار کەم بوو 127,500 دینار بوو ڕامانگەیان کە موچە زۆر کەمە و لە کاتێکدا داوامەکەشی زۆر بوو نزیکی 270 کەس CV هێنا کە لە ناویاندا بەداخەوە بەشێکی هەرە زۆری هەر ئەوانە بوون کە دەرچووی زانکۆ و پەیمانگا و خەڵکی بەهرەمەند و ئەو گەنجانەی کە بە دوای کارێکدا دەکڕێن کە دەستیان ناکەوێت بۆیە بڵێ یەکێک لە قەیران و دەردەهەرە کوشندەکانی ڕاستی ئەمە هەر دەڤەری ڕاپەڕین نییە یعنی ئێستا لە دنیادا مەسلەی بێکاری بۆ تا پرسێکی مەترسیدار و چەندین راپۆرتی نێودەوڵەتی هەیە بەڵام ئەگەر بازنەکە بچوو دەکەینەوە هەم لە وڵاتانی ئیقلیمی هەم لە عێراق هەم وەک جەنابت باست کرد لە کوردستان پاشان لە دەڤەری ڕاپەڕین یعنی دەڤەری ڕاپەڕین ئێمە دەتوانین زیاد لەسەر هۆکارێک قسە بکەین کەوای کردووە گەنجی ئێمە بێکار بێت کەوای کردووە گەنجی ئێمە کۆچ بکات کەوای کردووە گەنجی ئێمە بێهیوا بێت کاک خالید باشە من تقریبا لە قسەکەی جەنابەت هەیەگەم بەس پرسیارەکەوەیە بۆڵی بەداخەوە ئەوەندە کەس تقریبیان کردو ئەوانە بوون کە دەرچوو بوون ینی داخی ئەمە لە کوایە داخەکە لەوایە کە ئەو بڕەپارەیە کەمە کە وەریەگرن یعنی ئەمە زۆر تەبیعیە گەنجە و زانکۆ تەواوەکە و من چەند ساڵ کارمەندی حکوومەت مسە کارمەندی حکومی نیم بەڕاستی دەیان کەسەیە لە کەرتی تایبەتا کارەکە ینی عیبێ ئەمە لە کوایە کە سیڤەک پڕکراوەتەوە دەرچووەکە دەرچووکی زانکۆە یا پەیمانگایە عیبەکە لە بڕی موچەکایە بەڵێ نا عیبەکە لەوەدایە کە ئەمە وەکو عینەیەک وەرگری کە بۆی تامەزرۆیی خەڵک بۆ دەرفەتی کارچۆنە نا ئەمە دەرفەتێکی باش بوو کەەوەی ئێمە ڕامانگەیان خەمەکە لەوێدا لەوێ تێدەگەی مەسەلەن گەنجی ئێمە چەند بە دوای دەرفەتی کارێکدا دەگەڕێت کە دەستی ناکەوێ مەسەلەن خۆزیا بەدەیان شوێنی تر هەبا ئاوا دەرفەتی کاری بۆ گەنجان ڕاگەیان بە ئەگەر بە پەنجەکانی دەستی ژمێردرابان تۆ داخی ئێمە دەخوازی مەسەلەن کەسێک لە ئاستێکی باڵای مەسەلەن ساڵانێکی زۆر خوێندوێتی ئاستێکی زۆر باشی ئەکادیمی هەیە بەڵام لەبەرەوەی هیچ دەرفەتێکی نییە تەنانەت دێ شوێنێک هەڵدەبژێرێ یا لەبەر دەرگای شوێنێک ڕادەوەستێ کە دەزانێت تەنها 2 کارمەند داواکراوە بۆ ئەو پۆستدا ئەمە پشتڕاستکردنەوەی ئەو داتایەیە کە لە راپۆرتەکەی جەنابتان داهات ئەمە پشتڕاستکردنەوەی ئەم داتایەیە کە ئێمە دەڵێن ئەم دەڤەرەی ئێمە کاری ئەوەی تێدا نەکراوە ئیشی ئەوەی تێدا نەکراوە چ لە دەوڵەت سازیدا چ لەوەی پێی دەڵێن پلاندانان بۆ پەرستپێدانی کەرتی تایبەت و لێ هاتوویانم بۆ باسکەی ئەو
بوارانی بۆنە گەنجێک دەزانی سەدان گەنج لە ڕانیە ئەو دەرفەتی کارانە کامانم کە لە ڕانیە لە بەردەستیانە سە لەو ڤیتێ هاوکارم بەختیار هاڵێت یان کارمەندی حکومین یا دوکاندارن بە دیاریکراوی چەند سکیڵ و لێهاتووی و بواری دیکە هەیە کە خەڵک لە ناوچەی شوک و ڕانیە کاری تیا بکە هەرچەنە تۆ باست کرد کە بازارەکە بچووکە بەس حەزەکەم بە نمونە پێم بڵێ جگە لەم دوو خاڵی باست کرد بژاردەیەکی تر مەسەلەن هێزی پێشمەرگەیە ینی هێزی سەربازیە کە لە ناو ئەویشدا هەڵبەت ئەمە دەکرێت ئینسانێک و خاڵێکی شانازی باسی بکات لە ناو ئەویشدا زۆرینەی کەرتی هێزی پێشمەرگا مەسەلەن هەر ئی ئەم دەڤەرەیە بوو پێی کە ڕێژەی گەنجەکانی زۆرە و دەرفەتی کاری نییە بۆیە بەشێکی زۆریان دەستنەوێ تەنانەت لە قوربانیەکانی مەسەلەن لە ئەوەی کە لە بەرامبەر داعش مەسەلەن ئەم دەڤەرە یەکێک لەوانە کە سربەرزە بۆی زۆرترین خوێنی داوە نا هەر دەڤەرێکی گەرمە ڕاستی نەکرد لەبەر ئەمە لە هەموو ڕووداوەکان بەڵام من دەمەوێت بەرنامەکەی جەنابەت قۆزمەوە بۆ دووسێ خاڵ کە چەند گەنجێکی ناو ڕاپۆرتەکەش باشتان کرد ئەم دەڤەرە مەسەلەن دەشتی بتوێن یەکێک لە باشترین دەشتەکانی عێراقا خاکەکەی قلیشە تفتە یعنی کشتتوکاڵ لە دەڤری بتوێن ئەم لە کەرتی کشتتوکاڵ ئەمانەی پسپۆرن شارەزان باشترین خاکە لە عێراق پێشتر بەرهەمی کشتتوکاڵی ئەم ناوچەیە دەگوازرایەوە مەسەلەن بۆ باشووری عێراق لە ئێستادا کە کەرتی کشتتوکاڵ نەماوە مەسەلەن تۆ سیر کە ئەم ناوچەیە ناوچەیەکی تەواو گەشتیاریە یعنی چەندین شوێنی گەشتیاری لێ کە دەکرێت پرۆژەی گەشتیاری بۆ دابدرێ بەڵام بەڕێزت دەزانی تاکە یەک پرۆژەی گەشتیاری نییە لە ناو قەوزدا ستاندار بێت بۆی گروپێکی گەشتیاری بۆ بێت بە سەدان گروپی گەشتیاری دێنە کوردستانەوە یەک گروپ نایەتە دەڤەری ڕاپەڕین بۆ نایەت خۆم گروپە بێت جوڵەیەک لە بازاردا دروست دەکات لەبەرەوەی پرۆژەیەکی گەشتیاری نییە ئەمە باوا بڵێن خاڵێکی گرنگتر باس بکەین ئێرە ناوچەیەکی تەواو مێژوویە ڕێک ئەم شوێنەی من لەگەڵ بەڕێزت دانیشتوم 7 کیلۆمەتر دوور لە ئێمە لە ساڵی 1950 247 نامەی بزماری لەم شوێنە دۆزرایەوە نزیکی 12 گردی تورە کەڕژێنی لێیە کە شارستانیەتی دەگەڕێتەوە بۆ پێش شەرمۆ مەسەلەن بەڵام ئایا هیچ پرۆژەیەکی مێژووی هەیە لە منتیقا ئایا تەنانەت پارچەیەک ینی لەتکە یەکێک لەو نامە بزماری و هێرۆگلۆفیانە لە ناوچەکە هەیە نییە مەسەلەن ئێرە سنوورە لەگەڵ ئێران ڕێژەیەکی زۆر فراوانی تۆ دەزانی ساڵانێکی زۆرە ئیش دەکرێت پێی دەڵێن مەرزی کێلێ کە بە تەکید ئەگەر ئەم مەرزە ببێتەوە دەبێتە پشگیریەکی زۆر باش بۆی گەنجێکی زۆر خەڵکێکی زۆر لێرە کاری دەستکەوێت بەداخەوە لەگەڵ ئەوەی 180 وەتی کارەکانی تەواو بوو مەسەلەن هێشتا تەواو نابێت ینی دەکرێت زیاد لەسەر خاڵێک کە بەداخەوە ئەمانە دەکرێت ببنە دەرفەت بۆ کار پرسیاری دیکەم لێتەیە ئۆکێ زۆر باش یەک پرسیاری دیکەم لێت هەیە بە کورتی وەڵامی دەسپاس دەکەم ئەسڵان ئێستێکی کەسێک و جەنابەت شێوازی قسەکردن زۆر خۆشانی من زۆر کەیفم پێیەت زانیاری زۆر باشە پێداین بەس خۆ لە ڕانێ خەڵکی دەوڵەمەنی زۆری تایە ئەمانە بۆ چنەوە بەرهێنانەکەن لە شارەکانی دیکە هەرێمی کوردستانە بۆ ناچن پرۆژەی گەشتیاری لە ڕانێدا بنێن خەڵکانی ئێوە چیتان کردووە مارکێتین و براندین و بازارکردن بۆ ئەو هەموو پنتە مێژووی و گەشتیاریە و لە ڕووی بازرگانی و لە ڕووی وەبەرهێنان و ینی با دوو پرۆژەی وەبەرهێنانیش لە ڕانێ هەبێت لەلایەن دەوڵەمەنەکانی ڕانێ و خۆ ماشەڵڵا پارەداری زۆری تایە بەس کابرا دێت لە سلێمانی لە هەولێر لە شوێنی دیکەیکە خەڵکی ڕانێش بێیشە بێ بە سێ خاڵی بچووک جواب بدەمەوە تکایە ڕێگەم بدە یەکەم ئەم بڵێ فعلەن خەڵکی زۆری تێدا پشگیری ناکرێن ڕێگریان دێتە بەردەم هێشتا کللتورێکی خراپەیە کە نەتواندراوە بازی بەسەردا بدەین دوو عقلێکی سنترالی هەیە مەسەلەن ئاساییە لە سلێمانی و هەولێر و دۆک بە هەزاران کۆمپانیا هەبێ ئیش بکە بەڵام ئاسایی نییە لێرە مەسەلەن زمینەی بۆ ساز بکردرێ بۆی بەشێک لە لقێک لە کۆمپانیاکانیان بگوازنەوە مەسەلەن خاڵێکی کەی هەرە گرنگ ئەوەیە بازاری ئێرە بازاری ڕانیا وای لێ هاتۆ بازارێکی سزبێ یعنی بەرزوو نزمی و ئەگەری قازانجی وا لێکراوە کە تێیداکەم بێ کە بەدیدی من دەکرێ بواری قازانج زمینەی قازانج بۆ خەڵک بکرێتەوە بۆ مەسەلەن خەڵکی دەوڵەمەند بکرێتەوە و دەوڵەت مشوری لێ بخوا و خەڵکیش پشگیری ئەوە بکە و من پشگیری ئەو ڕایەت دەکەم یەکێک لە گرفتە هەرە گەورەکانی ئەم دەڤەرە ئەوەیە ئێمە ناتوانین یا نەتواندراوە سوود لە کەرتی تایبەت وەربگرین ئوتێلێکی باشین لێ نییە ڕانیە مەسەلەن ئوتێلێکی باش
کە لە کاتێکدا دەکرێت بۆ ناکرێت مەسەرەن زمینە ساز ببردرێ هەر لەو نمونەیە ڕابیکرێت تا مەرزیکێ لێ ئەمانە پشتگیری بکرێن و حکوومەت خۆشی جگە لە دەسەڵاتی خۆجێی چونکە ئەمە تەنها دەسەڵاتی خۆجێی نییە دەزانی نزیکی 16 پرۆژە هەیە لە ڕانیە چەندین ساڵە بە هەڵواسراوی ماوەتەوە کە دەکرێت ئەمانە تەواو بکرێن و ببنە بەشێک لە دەرفەتی کار. کاک خالید قادر سەرۆکی دامەزراوی ڕایاڵە بۆ توێژینەوە لەسەر گەنجان لە ڕانیەوە گەمان نابووی زانیاری زۆر باشە پێداین هەر بژیت سپاس.